دووشەوی ڕابردووە داعش هێرشێکی کردووە سەر سەنگەرەکانی پێشمەرگە و بوو بەهۆی شەهید بوونی دوو پێشمەرگەی قارەمان دوو پێشمەرگەی خۆڕاگر کە بەڕاستی مێژوویەکیان هەبوو لە شەڕی داعشا و دەوری بەرچاویان هەبوو بەداخەوە دوو پێشمەرگەی قارەمانمان شەهید بوو. سەردانەکەمان کە هاتین بۆ ئەوەی هەم پێشمەرگەکان بەسەر بکەینەوە هەم پرسە و سەرخۆشیەوەیان بگەێنین بە پێشمەرگەکان و بە خەڵکی ناوچەکەیش و هەروەها لە نزیکشەوە لە پێویستیەکانیان لە نوقسانەکانیان لە کەم و کوڕیەکانیان بکۆڵینەوە و چ پێویستێکیان هەبێ بۆ ئەوەی کە بتوانین لە داهاتوە بۆیان جێبەجێ بکەین بۆ ئەوەی جارێکی تر ڕووداوی وایە کارەساتی ڕوونەدات. ناوچەکە وایە ناوچەیەکە دارستانە ناوچەیەکە ئەوان نەتوان زەیتیا بکەن سوودیان لە یەکشت وەرگردەوە و قەناسانەی کە پیانە نازووری لەسرە ئەو نازوور لێلیە ئەتوانێت بە ئاسانی یەک دوو پێشمەرگەیان یەک دوو ئاسایی شەی دەکەن و کۆمەڵێک هاوەنە تەقێن و ئەگەڕێنەوە هیچ لەدای خۆیان چەند یەک جێ دێڵن بەڵام ئەوان تەکتیکی شەڕەکان بەو شێوەیە بەڵام ئەوەی کە چۆن داخل ئێرە بن ئێمە هاوسنووری لەگەڵ چەندەیەکە لە منتیقی ئیسلاح ئەم دیاتانە چەکداری داعشانەیە هەر لەگەڵ لە حەمرینن سنوورەکە شارەزان زۆر بە ئاسانی ئەتوانن بێنە ناوچەکە و خەڵکی خۆیان هەیە حەشاریان بدا و دەستکەشیان کە بیان تێدا ئەم سنوورێمە لەم سنوورەش فراغێکی ئەمنی هەیە لە بینی ئێمە و جێشی عێراقی چەندین جار ئاگاداریانمان کردو کە پێش ئەوەی کە ئەم عەمەلیە بکرێ ئێمە ئاگاداری جێشی عێراقیمان کردو کە ئەوان داعش هاتنەتە ئیسلاح و ڕێکخراوێکن ئەو ڕێکخراوە لەبەرەوەی هیچ شتێکی تیان نییە هیچ بنەمایەکی ئینسان دۆستی ئەوانیان تیان نییە ئەگەر هەر کەسێ لە فەرمانی خەلیفە ئەوانە دەرچی ئەمانەیە خۆیان کوژن و سەرێبڕن چەندین ئەندام و فەرماندەی خۆیانیان کوشتووە من پێم وایە هەموو ئەمانە پەیوەندیان بە یەکەوە لەژێر لە سایه یەک والیدا یان یەک ئەمیردا ئەمانە ئیشەکانیان جێبەجێ ئەکرێت.